هەر تایبەت بەو ڕووداوەی کە ئەمڕۆ لە گوندی شەناخە ڕوویدا لەگەڵ بەڕێز بەختیار تاڵەبانی چاودێری سیاسی هەندێ گفتوگۆی ئەم ڕووداوانە دەکەین. بەڕێز تاڵەبانی بەخێر بێ، سوپاس کە ئامادەی لەگەڵمان. ئەوەی ئەمڕۆ بینیمان بەختیار تاڵەبانی ناوی دەنێت چی؟ وڵی سەردا پێم خۆشە لەم منبەرە ئێوە ینی ئەو پەڕی تووڕەیی و ناڕەحەتی و ناڕزایی خۆم دش بەو سەربازە ڕەفتار بەعسیە دەربڕم. هەر ئەو ڕەفتارە پێم وایە فلاشباکی هەمومانی گەڕاندەوە بۆ ئەو سەردەمانی کە سەردەمی پێش ڕاپەڕین کە چۆن ئەو ڕەفتارانیان دەکرد دەگەڵ هاوڵاتی کووردا لە شارەکانی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم. ئەمە بەڕاستی گەڕانمانەوە بۆ ئەو مێژووە کە دەمانبینی لە ئەنفالات چۆن خەڵکیان لە ناو سیارە ڕائکێشا و پلکێشیانە کرد بۆ ناو لۆریەوە. بەڕاستی دیمنەکان ناخەژێن بوون. ویستم ئەو پەیامە بگەێنم. پەیامی دووەم زۆر گرنگە. بەڕاستی کامیرە و زوومی کامیرە و وێنە زۆر گرنگە. قسەیەکەیەکە لێ وێنە لە ڕازگۆترە لە هەزاران وشە. یعنی ئێوە توانیتەن و دەستخۆشتان لێکم و دەستخۆشی لەو پێم دێرە ئەزی ئێوە دەکەم و کامیرەمانەکەشی کە توانی ڕایەکی گشتی لەسەر ئەو دیمەنە ناخەژێنە دروست بکات ناو کۆمەڵانی خەڵکە و دەستخۆشیانی دەکەم و دەستخۆشی لە کەناڵەکەی ئێوەش دەکەم. سەبارەت بە پرسیارەکەت چیمان بینی ئەمڕۆ؟ ئەو ڕاستیەمان بۆ سەلمێنرا کە هەمیشایمەدا گوتومانە و دەیلێنەوە. ئێستا ناوچەکانی مادەی 140 ئێستاشی لەگەڵا بێت ئەتوانم بڵێم باری نائاسایی تێدا دەگوزارێت. ئەو ئۆپراسیۆنانەی کە لە ناوچەکانی مادەی 140 هەن ئۆپراسیۆنی سەربازین لە سەرەوەی سوڵتن. ئێمە دەزانین لە ناو شاری کەرکووکە پارێزگارێکمان هەیە. ئەو پارێزگارە ڕاست لە حقیقەتە دەبێ ئەو سەرۆکی دەستگای ئەمنی شارەکە بێت، سەرۆکی لیژنەی ئەمنی شارەکە بێت. بەڵام بەداخەوە وەکو وەسفی عاسی گوتی جارێکیان لە چاو پێکەوتنیەکە، گوتی ئێمە هیچ بەهایەکمان بۆ پۆستی پارێزگار نێشتوتەوە. هەموو جمگە سەرەکی و ئەساسیەکان لە دەستی خۆماندایە. بۆ نمونە سەرۆکی با بڵێن پۆلیسی کەرکووک، سەرکرداتی پۆلیسی کەرکووک کاتی خۆی لای ئێمە بوو، ئێستا ئەوشمان لە دەست نەماوە. بەداخەوە زۆر بەداخەوە ئەمڕۆ فەرمانی دەست بەکاربوونی بەڕێوەبەری کشتتوکاڵی کەرکووک بۆ عەرەبێکی شۆڤێنی دەرچووە لە کورسەندرە. بەڵێ یعنی ئەمانە هەمووی ئەومان پێدەلێت کە زۆر بەداخەوەم قسەیەکە ئێستا دێکم حەزش ناکەم لە ڕۆژێکی وایە ئێمە برینی خۆمان بکولینەوە. واقع چیڵێ؟ واقع ئەوارێت ئەو ڕۆژەی کە لە ئوتێل ڕەشید دانیشتن و لە ژوورێکی تاریکە و هەندێک بڕیاریان داولیان یان با بڵێن ئەم لە هەناوی ئەو دانیشتن و لەو کۆبوونەوەیە لە هەناوی ئەوەوە ئەم پۆستەمان وەرگرت لە کەرکووک کە خۆ کەس نکۆیدەوە نیە هەمومان پێمان خۆشە کوردێک پارێزگارە. بەڵام کە ئەمڕۆ تۆ نەتوانی لەوێ ئامادەبی لەگەڵیان وەکو کورد دەلێت لە دوای باران فرەنسیم بۆ چییە من کە تۆ لەوێ ئەمڕۆ ئەگەر کارەساتێک ڕووی بدایە ئەگەر ئەمڕۆ پۆلیس ئەو سەربازە بە شێوازە دیکە ڕەفتاری بکردایە و دەستخۆشی لەو کاک محەممەدی منیش دەکەم لەو جوتیارە دەکەم کە بڕاستی توانی قارەمانانە بەرەنگاری ئەو سەربازە شۆڤێنێ بێتەوە. بەڵام ئەگەر شتێکی کە ڕووی بدایە من لەو کاتەیە بۆ چیم بوو؟ کاک بەختیار ئەکرێ ئەو ڕووداوانە کە تازەنین و هی ئەمڕۆ دوێنێ نییە بیخەیتە ئەستۆی لایەنێکی دیاریکراوە یاخود پارێزگارێک؟ وەڵڵی دەرهاوێشتەیە خاتون، ئەمە دەرهاوێشتەیە دەرهاوێشتەی ئەو ڕێکەوتنەیە کە ئوتێل ڕەشید کرا. خۆ ئێمە کاتی خۆی دەمانگوت بۆ پارێزگارمان دەوێت. پارێزگارمان ناوێت پارێزگارێکی بێدەسەڵات. پارێزگارێکمان دەوێت دەسەڵاتی تەواوی لەسەر شارەکەی هەبێت، دەسەڵاتی ئەمنی، دەسەڵاتی ئاخر پێش ڕێکەوتنەش ئاوازیانە هەر هەبوو ئەم کارانە بەرامبەر جوتیارانی کورد کراوە. کاتێک کە کورد لەوێ دەسەڵاتی هەبووە کەس جورئەتی ئەوەی نەکردووە ڕەفتاری ئاها بەرامبەر جوتیاری کورد بکات. بەڵام کە تۆ پارێزگارت خۆی لە ئەساسە پۆستێکی سیاسیژەها یعنی کە ئیداری کار دەکات بەڵام لە تەنیشتەوە سیاسیە لە ڕێگای ئیتفاقێکی سیاسیەوە ئەو پۆستی وەرگرتووە نەکو لە ڕێگای هەڵبژاردنەوە و شتی کرد. هەڵبژاردن کراوە ڕاستە بەس ئیتفاقێکی سیاسی کراوە پۆستەکەی پێدراوە. باشە کاک ئەو کاتێک کورد لەوێ دەسەڵات بوو لە پرسیارەکە بکەم ڕێگەتە دەم. ئەو کارتەی لەوێ کورد دەسەڵات بوو بە تەواوی لایەنە سیاسیەکانەوەی لەوێ وجودیان هەبووە بۆ هەوڵیان نەدا ئەمە چارەسەر بکەن ئەم زەویانە بگەڕێنەوە. ئەو ئەستەنگا هەبوو خاتون، ئەو ئەستەنگا بوو کە ئەوێ ڕۆژێ لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی نوێنەری عێراق
یاساکانی ڕژێمی بەعسە بوو، یاسای مەجلیسی بەناو قیادەی سەوڕەی بەعسە بوو لەژێر با بڵێن کەڤەری ئەم یاسایانە ئەوان کاتی خۆی پێیان دەگوت گرێبەستی گرێبەستیان لەگەڵ نظامی پێشووە هەبوو لەگەڵ ڕژێمی بەعسە گرێبەستیانە بۆ ئەو جوتیار عەرەبانە ئەمانە غیتائێکی قانونیان هەبوو نەدەکرا و زۆرش بەڕاستی دیزە بە دەرخۆ نەدەکرا هەمیشە ئەم بابەتەیان دواداخست هەتا گەشتە ئەوەی خۆشبەختانە لە پاکێجێکە یان لە سەبەتەیەکە کران دەنا قەت دەنگیان بۆەوە نەئەداگر بۆ خۆیان ئیشیان بە کورد نەبوایە ئەگەر یاسای بەڵێن لێبوردنی گشتی نەبووە بۆ سونەکان ئەگەر شیعەکان داوای ئەویان نەکردایە گەورە بە کچکە بکەن یان ئەو با بڵێن باری کەسێتی جعفەری ئەگەر ئەویان نەبووە هەرگیز ڕێگان نەئەدات ئەم یاسای ئێمە تێپەڕێ بەڵام دوایی خۆشبەختانە کە کرایە سەبەتەیەک و کرایە پاکێجێک هەرسێکی ئەوە بوو دوای ویستیان ئاستەنگی بۆ دروستکەن جارێکی کە چون سکاڵیان لە محکەمەی کارگەری کرد یان لە محکەمەی فدرالی کرد وازانە محکەمەی فدرالی کرد بەڵێ دوجار ڕایان کرد بۆ ماوەیەک بەس خۆشبەختانە کە دادگای بەڵای عێراقی ئەنجومەنی دادوەری عێراقی تەدەخولی کرد و ئەو بڕیارەکەی ڕەت کردەوە بەڵێ بۆیە ئێمە ئێستا باسی دەکەم عێراق من باسی ئەوەش دەکەم کە یاسا لە عێراقەت جێبەجێکرێت سەمە یاسایەکمان هەیە یاساکە ئەمڕۆ سەرکۆمەر یاسایە دەسەڵاتی سەربازی ڕۆڵە بینێت دانا بەتەکید دەسەڵاتی دەوڵەتی قوڵ ڕۆڵە بینێت یعنی ئێستا ئێمە دەستورمان هەیە جێبەجێ ناکرێت ئێمە ڕێککەوتنی سیاسیمان هەیە لەگەڵ ئیداری دەوڵەتە جێبەجێ نەکراوە طبعا ئێمە ڕێککەوتنی شنگارمان هەیە جێبەجێ ناکرێت ئێمە چی ڕێگرێت لەمە دەوڵەتی هاوتەریب ئەو دەوڵەتی کە بەدەنیش دەوڵەتەوە من کاتژمێرنەوە میوانێکی دیکەم هەبوو کاکیوە مستەفا میوانم بوو ئەنداوی مەکتەبی سیاسی و بەرپرسی مەکتەبی ڕخسنی گەرمیان کەرکووکە ئەیوت ئەم ڕووداوانە لە دەسەڵاتی سەربازێک و وەزارەتێک و وەزیرێک ئەم ڕووداوانە لەوانە گەورەترە ئەوەی کە تۆ ئێڵێ دەوڵەتی قوڵ ڕۆڵ دەبینێ لەوە ینی تۆش هاوڕای لەگەڵ ئەو قسەیە دەوڵەتی هاوتەریب و دەوڵەتی قوڵی ئێستا بە تایبەتی لە ناوچەکانی مادەی 140 دەسەڵاتی ڕەهای هەیە یعنی دەتوانێت نێ لێ بڕیار جێبەجێ بکرێت فەرموو ئەو یاسایە کە لە پەرلەمان دەرچووە و دەنگی پێدراوە یاسایە سەر کۆمار واژووی لەسەری کردووە لەو ڕۆژانێت لە وەقای عێراقی بڵاو دەبێتەوە یعنی هیچ غوبارێک و هیچ تەومژێکی لەسەر مافی ئەو جوتیانەی ئێمە نێشتەوە سەر کۆمارێک سەر کۆماری توانێت چی بکە ئەمڕۆ بە زۆر بەداخەوە ئەوڕۆ لە نووسینەکە باسی ئەوم کردووە ئێمە لە ڕۆژێکین ئەم ڕەفتارانە بەرامبەری ئێمە کراوە لە زمانێکە کە دژمنی ئێمە بەعز بۆ بەرامبەری ئێمە کردوێتی سەرۆکی وڵاتێک دیکتاتۆر بۆ بەرامبەر ئێمە کراوە پارێزگارێکی کەرکووک بەعسی بۆ بەرامبەر ئێمە ئەم ڕەفتارەمان هەمووی بینیوە لە زمانە ئەوەی کە جێی داخە ئەوەی کە مایەی بەڕاستی هەڵوەستەیەکی قوڵە لەگەڵ خۆمانە یعنی من بەسەر دێت ئەو جوتیاری من پەلکێش دەکرێت لە سای سەر کۆمارێکمانەیە کوردیانی لە سای ئەوەی کە دەست ئێمە لە بەغا بابلێن جێگری سەرۆک وەزیرانمانەیە ئێمە پارێزگارێکمانەیە لە کەرکووک یعنی تو وەرە سەربازێک ئەو وێنە نێن لە پێش چاوخۆی یعنی بەو معنایە کە هیچ حسابێک بوو ئەوانە ناکات یەک سەرباز حسابمان بۆ ناکەنیا دەسەڵاتمان نییە دیار ئەمانە دەسەڵاتیان لەکوێیە کە من باسی دەوڵەتی قوڵم کرد ئێستا ئەوان ئاستەنگ دروست دەکەن لە بەرامبەر کۆمەڵێکشت بەرەمە تەنانەت ئەم ڕێکەوتنەی کە بۆ بودجە و موچە هەرێمی کوردستان کراوە هەر ئەوانن دەبنە ڕێگر لەبەر ئەوەی ئەو یاسایانە یان ئەو ڕێکوتنە لەسەر ئەرزی واقع جێبەجێ نەکرێن بۆیە من پێم وایە ئەمە دەبێت بە خۆدا چونوێکی بڵێن ڕێگویستم بێ مەسەرە و خاڵە ناو کووردا دروست بێت ڕێگویستم بێ مەسەرە و خاڵە بە خۆدا چوونەوە ئێ باشە تۆ چی لەسەر کورد دەڵێ هێزە سیاسیەکان لە کەرکووک ئەو برینەکەی ئێمەیە ئێستا ئەم ساڕێژە بێ والله بەو هیوایام لە پێکەهێنانی ئەم کە دەڵێم ساڕێژە بێ وەکو چاودێرێکی کە تۆ چاودێری خەکاکەی ئێمە لەبەرەوەی بەڕاستی برینەکان ئەم قەتماخی ناهی لە نوشکی بێتەوە یعنی ئێمە ماوەیەکی زۆرمان ویست قەتماخی برینی شڕی ناوخۆ وشک بێتەوە و ساڕێژ بێت بەڵام زۆر بەداخەوە بەو دوایانە سێرەکەن ئەم بریدانە بەڕاستی دەستی تێوەرەدرێت یعنی برینی بەدوادا دێنەوە بۆیە یعنی تەمام لە ناوخۆ لە دەرەوەش بۆی هەمیشە نێوماڵی کورد لاواز بێت کە نێوماڵ لاواز بوو بە ئاسانی دەتوانی ڕۆژانە تۆ پلان لە دژی بجێڕیت
ئەمڕۆ کەواتە بۆ گلەی لە عێراق بکەین نامە پێش هەموو کەس گلەیمان لە خۆمان کردووە تەنانەت لەباری وەزعی ئابووری کوردستانیش خۆ ئەگەر خۆمان لەناو خۆمانە ڕێک بین هیچ هێزێک نییە لە دەرەوە بتوانێت بڕیارمان لەسەر فەرزکات یعنی بزانە ئێستا کە باسی مثلا بوجە و موچە دەکرێت باسی ئەوە دەکەن تاوانەوە ناو ماڵی خۆمان ڕێکرین باسی ئەوە دەکەن کە دەبێ هەموو فەرمانبەرانی کوردستان تەوتین بکرێن لە بەغا باشە من ئێستا وەختی ئەم پرسیارەیە لە خۆمانی بکەین من یاسایەکمەی لە پەرلەمان دەنگی پێدراوە ئەو هەمووتان بە چای خۆتان دەبینن چۆن ڕەفتار بەرامبەر جوتیارێکی کورد دەکەن کە یاسای بەدەستە باشە منەوە تەوتینم کرد گرنتی چییە بەیانی وەکو خاڵێکی لاواز بەدەستی منەوە بەدەستی خۆیان لە دژی من نەیگرن هەرچ کاتی کوردستان دەستمانی پێبادن و وەکو ئەو ڕەفتارانی کە ئەمڕۆ بینیم کەواتە ئێستا کاتی چییە؟ وەڵڵاهی کاتی ئەوەیە بەڕاستی ئەم دیمەنە سەرکردایەتی هەموو کوردی ڕاستەڵەکان دەبێت و جارێکی کە دەستخۆتیان دەگەم ئەگەر ئەو دیمەتان پیشان نەدایە بڕوام کە کەسمان وا نادەسەڵێن یعنی پێویستمان بەڕاستەڵەکاندنێکەیە لە کاتێکا کە ناوچەکە بەرامبەر یعنی گۆڕانکاری گەورەدایە ئەوە دەبینین دەوروبەری خۆمان دەبینین یعنی پێویست بۆ دەکات پێمان بگوترێت لەم کاتە زەڕورتر نییە کە دابنشین بەیەکەوە بڕیار لەسەر چارەنووسی خۆمان و ناوچەکەش بدەین ئەگەر دانەنیشتن چ علاماتێک لە سەریان دروستە بێ دەکەوینە دەروەی هەموو هاوکێشەیە هاوکێشەی سیاسی هاوکێشەی سەربازی هاوکێشەی گۆڕانکاریەکان لە ناوچەکە ڕەنگە نەخشەی سیاسی ناوچەکە گۆڕانکاری بەسەراوی بە بەڵام تۆ لەو حالەتەیە دەکەوێت دەروی ئەو هاوکێشانە تەنها چیت سێرکەری دیمەنەکە ئەبیت هەر ئەوەندە خەمی پێدەخۆی سپاس دەکەم کاک بەختیار دەست خۆش سپاس بۆ ڕوونکردنەوە شرۆڤەکانە دەستەکانە خۆش بێ سپاس دەکەم